ئەمڕۆ هەستاین بە چەند نمایشێکی فۆلکلۆری لۆ منداڵان نمایشەکان لەوە پێکات بوو مناڵەکان ئاشنای کەلتوری کوردی بن بە یادیانمان هیناوە یەک لەو شتانە مەشکە بوو نانکردن بوو چەند کەرەمەستانێ بوو ئەوەی کە زیاتر پەیوەندی بە پیاوانوە بوو منداڵەکان حەزیان لەو نمایشکردن و شتە بوو زۆر زۆر پێ خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵ منداڵەکان کاتێکی خۆشمان بەسەر برد.
خۆتان بە چەند سالاچێک لە باخچەکەماندا بە بۆنەی ڕۆژی جەکی کوردیەوە منداڵەکانمان هەموو بەرجی جەکی کوردیان بۆشی بوو لەگەر هەموو مامۆستا و بەڕێبەر و کاربەدەستەکانمان چەند سالاچێکمان ئەنجامدا منداڵەکان بۆ خۆیان بەشداری چالاچەکەیان کرد بوو زۆر دڵیان پێخۆش بوو چالاچێکەمان بردبوو لە نانکردن و مەشکە و سەماوە ما پێکرد بوو چامان لێ نابوو زۆر دڵیان پێخۆش بوو شای و هەڵپەرچی و بووکو زاوای قەدیمی کە دەستوری قەدیمی کەکو ئەو بووکو زاوایان ئەوە کۆتما بە ئاشنا بن بە باب و باپیرانمان زۆر دڵیان خۆش بوو ئەوڕۆ ڕۆژێکی خۆشمان بەسەر